İşi tane. Ha. من إشي عنواني خو مربية بو بس 6 ساڵە بە ئیشی معاونتوبی هەڵدەستم معاونتوبی مالێرە نمایە ئەم بە عنوانەی هەڵدەستم بەو ئیشەی هەڵدەستم یەکەم ڕۆژە من دەوام کرد لە ساڵی 94 بوو کە دەوامم کرد لە دەوامەکەی خۆم پەشمان نیمە فەخر بە ئیشەکەشم دەکەم بەستیە کە یەکەم جار چووم هەندم پێ ناخۆش بوو ئەو منداڵانم دیت زۆرم پێ ناخۆش بوو ئەو ڕۆژی هەر لە سبەینەوە ئەمن چمە دەوامی سەعاتێش هەتاکوم یەک ئەمە هەگریامە هەم مۆزەفەکان دەیانگۆ وشکت بە و کتێ هەروە مەبا و نازانم چ زۆرم پێ ناخۆش بوو. هەر منداڵێک دەبێت تەعاملێکی وای لەگە بکەی بە جۆرەی منداڵەکەی گەورە بەجیا وەسەتەکان بەجیا دەبی ئەو گچکانە بەجیا ئەمە سێ مەرحەلەمان لێرکانە هەیە هەر کەسە ئیشی خۆی بەجیایە ئێستا هەیکمان هێتیم نینە یعنی داک و بابیان جیا بوویتەوە یان لە خستخانەی لۆماناتیە یان لە شورتەی لۆماناتیە یان بە مەشاکلە مۆقەتی لۆماناتینە یانیش ئەها ئی خستخانەی لۆمات ئەو زمانی کە ئەمن تەعین بووم بە زۆری هێتیم بوو بابیان شەهید بوو بابیان مرد بوو یان داچیان مرد بوو یعنی بە مەعنا کەلیمە هێتیم بوون.
6 ساعة لێرە دەوام دەکەم لەو بابرین خانەی نەوجوانان بەس 2 ساعة خانەی سفرلۆچار کرایتەوە 2 ساعة ئەمە لەگەر ئیفتتاحی خانەی سفرلۆچار ئەمن لێرەمە بیدایەت زۆر ناخۆش بوو چکە ئەمە لەو لای ئەو بێگچکانەمان نەبوو لەو تەمەنەی بابرین لە تەمەنی سفڕایانی کە دەماندید ینی هەستێکی زۆر سیر بوو کە مندارێک لەو تەمەن چکە ئێستا ئەمە زۆر بەمان داکنینە کە لێرە هاتین ینی داکایەتی لە بۆ ئەو مندارانە دەکەین ینی هەستێکی سیر بوو ینی کەشەوان لە کنیان دەماینەوە هەردەستان لە بوو دەگریان برسیان بۆ خایانمان دەکردنەوە ئیدیانی هەستێکی هەندێک سیر بوو ینی بیدایەت بەس ئیدی سەبرەها ڕاهاتین لەگەر شتەکەی کە فێر بووین کە کوداکایەتیان لەگەر بکەین بیدایەت هەندێک زەحمەت بوو بەس ئێستا ڕاهاتینە لەگەریان کە دەزانین کە نەخۆش دەبن کە بۆ نمونە سەرمایانە گەرمایانە برسیان ینی هەموو ئێستا هەموو ئەو شتانەیان دەزانین بە پێی گریانەکانیان دەزانی چیان دەوێت چیان ناوێتن. بەیبیمان هەبوو لۆمان هاتیە هێشتا ناوچی فڕە نەدایە ینی ئەوها تەمەنی گچکە بووە زۆر ینی کە هینایان کە وەرمانگرت زۆر بێخزمەت بوو ینی نەخۆش بوو لە دەرێ هەتا هینایانە کنەمە کە هینایانە کنەمە ینی کە تەمەشات دەکرد یعنی بخۆم کە تەمەشای چاوی ئەو مندارەکەم دەکرد ڕێک گریانم لۆی دەهات ینی نەو چاوینەوە ئەگوڕای دەچێشا ینی لە بۆ خۆت ئەوها بوو بەس ئێستا تەمەنی تقریبەن 5 مانگەەوە لە کنەمەیە ئیوی زۆر تەسیری لێکردم ینی هەر جارێک کە ئەوها شیرم دەدایە تەمەشات چاویم دەکرد ئەم عادەتەن کە شیر دەدەمە مندارەکان حەزم لێ تەمەشای ناو چاویان کەم ینی هەستیان پێ بکەم ئەوانش هەست بەم بکەن کە شیریان دەدەمە ینی ئەوانەکە بابرین لە باوەشی داچشیان بێ بەشن ینی هەست بە باوەشەشی بکەن. من دارمان هەبوو تەمەنی 5 ساعت بۆ بردرایە ینی ئەو زۆر جێی دیارە ینی 3 ساعت لە گەرم کە 2 ساعت بۆ هاتەکنەمە 3 ساعت لە کنەمە بوو ینی زۆر لە گەری ڕاهات بوون ئیدی تاو لە گەرمە ڕاهات بوو ئەو کە درایتە خێزاین جێگرەوە ئەو زۆر ینی هەستمان پێکردی کە زۆر جێی دیارە ئەوانەی گەورە بوونە وەڵە زۆرمان بەڕێ کردینە کتەکان بە مێرچوونە کوڕەکان ژنیا هینایە یەک لەو کتە عاقلانەمان لێرکانە هات عمری 3 ساڵ بوو بابی هینای کتەکی کەلەی جوانیش بوو بەس بابی عاقل بوو هەفتەی 2000 سەری لێتدا دەگوم بە ناعیلاجی هینایت مێرکانە من نامەوێت کچم لە بن ئەوەی من دەرچی لە بن سەیتەرەی من هەفتەی 2000 سەری لێ دەدا ماشەڵڵا کچێک دەرچوو محەجەبە مؤدەب عاقڵ کولیەی تەواو کرد ئێستا لە جێیەکی زۆر باشیش تەعین بووە مێردی کردیە منداڵیشی هەیە. ئەو مناڵانە هەر کەسێکیان کەسێکی تایبەت بەخۆیە چیرۆکێکی تایبەت لە پشتی هاتنی ئەو مناڵەوەی بۆ ئێرە هاتنی و مناڵانە لە ڕێگەی دادگاوە بە فەرمانی دادوەرە بەڕێزەکان ئەگەر بزانن مناڵی کەس هینەیە یان دۆزراوەتەوە لە شوێنێک یان بەڕاستی دایک و باوکی ئامادەی بەخێوکردنیان نییە یان لە ڕووی عەقڵیەوە کێشیان هەیە ئەو مناڵانە بە کتابی فەرمی دادگا ئەنێرێتە لای ئێمە. چیرۆکانی مندارێکمان لە بۆ هات بابەکە بەخۆی هینای
گوتی هەرم گرتیتەوە ئی من نییە گوتی ئەمن عملەمە ئەو مندارم هەر گرتیتەوە هینا ئێرە لۆمەی هینا بەس مندارەکە یانی کە تەمەشات دەکرد زۆر بابەکەی دەویست یعنی ئەمە لێرە پرسیارمان لۆ دروست و باشەکە تو ئەو مندارت هەر گرتیتەوە ئەو مندارە لۆ ئەتوی دەوێتن ئیدی دوایێ لە ڕێی پۆلیس و ئەوانە ئاشکرا کرا کە ئەو مندارە ئی خۆیتی داچی مردیە و ناتوانانی بەخێکە ئەو مندارە حالەتە چی هەیە هەر لە زگماکەوە کۆمی نەبووە ئیوی زۆر زەحمەت بوو ینی یەکێک لەو شتانەی کە زۆر ئەمن تەسیری لێکردنەوە کاتێک کە بردیانە ژۆری عملیاتی زۆر گریام لەوەی گریام کە دیتم ئەو نەخۆشانەی کە لەوێ بوون هەموو خزم و کەس هەموو لە دەوری بوو ئەو مندارە ینی کەسێکی نەبوو لە دەوری ڕاوەستیتن ینی ئەوانەی کە لەوێ بوون لە خەستخانەی وایان زانانی کە من داچیمە گوتیانە تو داچی ئەوها لۆی دەگریێ ینی نازانم زۆر هەستی پێ دەکەم حەز دەکا ینی حەزی لە ئێحتیمامە حەزی لە یەکە لە گەری بیتن تەمەنی 2 ساریان هەتا ئێستا ناتوانی بە پێیان بڕواتن چکە زۆر ناخۆشی دیتێ بە مەرحەلەی زۆر ناخۆش تێپەڕیا و هێشتش مایتی ئیشەڵڵا سەلامەت دەبیتن ینی زۆر پێمان خۆشەکە بگاتەوە ئەو حالەتێک کە وەکو ئینسانێکی ئاسایی لێ بێتەوە ئیشەڵڵا سێچار منداڵم بردیتەوە مالێ بە خێوم کردیە جارە کچکەکەم بردەوە زۆر گچکە بوو چارەم ڕۆژ لەکەم من بوو سەری نەشورا بوو لە خستخانە شاد بوو کوو بەخینەوە بوو لە بەتانیەکی شڕی پیسیان لولدا بوو هینایە وەڵە چوومە مالێ ئەمە گچکەم نییە منداڵەکانم گەورەیە کوڕەکانم وەڵا لە مالم بەجێش بە تەمای کوڕەکان گوتم ئاگاتان لێبێ ئەگە زۆر گریا ئەو مڵاتی چایەی لە لەیەویدەن بە شەکرە چوومە 2 دەرکەی جیرانم لێ دەگوتم خێرتان دەگاتێ بڕێک جلچی گچکەم بدەنێ منداڵی گچکانێ وەڵە تەلەفۆنم لۆ کچەکەی خۆم کرد چ شیرەکی بدەمێ ئەتو چ شیرەکی دەدەی کوڕی خۆت منداڵەکەم هینایە بە ئامانەت لەکنمە چوومە حەمامێ ئەو کوڕم بە جوانی شوشت جلکم لەبەر کرد شیرەکی جوانی شمدایێ لەکنمە ماشەڵە منداڵ لەکنم زیادی کرد تقریبا مانگەک و 6 ڕۆژ لەکنممە کە بردیان زۆر گریام زۆر پێم تەسیر بوو لەم وایە منداڵی خۆمە جانا خودي دزانم بخوي ويا كاتم شنو بيماني كبزام زوان بوي الله تنزوانا كا واي تخش بون ئێمە ئەو ستافە کۆمەڵ ستافی دڵسۆز هەیە لێرە بەڕاستی و بەڕێوەبردنی ئێرە زۆر جیاوازە لە بەڕێوەبردنی زۆربەی فەرمانگەکانی تری حکومەت من لە ئەرکی ئەوان کەم ناکەمەوە بەڵام ئەو بەشەی ئێمە بەشێکە بە نزیکەی وەکو نەخۆشخانەی فریاکەوتمە ئەبێ 24 کات ژمێر لێرە کراوە بێت و ستافی لێبێ و خزمەتی ئەو منداڵانە بکرێت ئێمە یەکەم شت کە مناڵێکێتە ئێرە چاودێری تەندروستی بەخێوکردنی جدوبەرگی هەموو ئەو شتانە کە لە ڕووی مادیاتەوە پێویستە بۆ مناڵەکانی جێبەجێیەکەین بەڵام جگەلەوە ئێمە خەمی لایەنی دەرونی پەروەردەیی مناڵەکانیشمانە
و هەروەها ئەمانەیە لەو دامەزراوەیە جەوێکی خێزانیان بۆ دروستکەین وەک لەوەی کە جەوێکی دامەزراوەی بێ بۆی ئەو مناڵ هەست بکات لەناو خێزانە. ئێستا لەو کوڕی خۆم دێنم قوربانم ئێستا هەمشی لە دار دارمان هەبووە نەخۆش بۆ جاری وە هەبووە تەسوێن لە دیاری دانیشتینە یان بردیتمانە خەستەخانەی داخیلمان کردیا 2 ڕۆژ 3 ڕۆژ لە گەری ماینەوە لە خەستەخانەی هەتانی تەواو تەندروستی باش بۆ ئەو جەهینایتمانەوە من دارمان هەیە عملیاتمان لە بۆ کردیا ینی ڕێک وەکو داکە کە جەرجی خۆی کو نەخۆش دەبی کو خەمخۆریتی ئەمەش ڕێک لێرە ئەو هاینە. ئەو منداڵانەی کە لە خانەی بێ سەرپرشتان ڕوو لە ئێمە دەکەن و پێویستیانمە چارەسەر هەبێ بەبێ ئەوەی لە سڕە ڕاوەستان یان چاوەڕێ بکەن بە زووترین کات دەیانگەنینە دکتۆری پێویست ئەو دکتۆری کە پێویستی پێبێ چ دکتۆری منداڵان بێ یان دکتۆری نەشتەرگەری منداڵان بێ. زۆر جاریش هەبووە نەخۆشمان هەبووە مەثەلەن کە هاتیە و پاش پشکنین و پاش کردنی فحوساتی پێویستی بە نەشتەرگەری هەبووە و بە زووترین کات نەشتەرەکەی بۆ کراوە چکە خۆتان زانن نەشتەرگەری زۆر جار لەوانەیە لە لیستی نەشتەرگەری دابدرێ و لەوانەیە چاوەڕوانی تێداوی بەڵام ئەم نەخۆشانە عادەتەن لەو لیستانە دانابن بە زووترین کات نەشتەرگەریەکان بۆ دەکرێتن. من بەردەوام ئەو خانەیە لەوەتەی لەو کارم لە پارێزگامە یەکێک لەو شوێنانە بووە کە هەمیشە منیش ئێرم بە ماڵی خۆم زانیە لەوەی کە لە نێرە کارکردن لێرە ئەرکێکی ئیمانی ئەخلاقی مرۆیی و هەموو دیوە جوانەکانی مرۆڤ لە خۆ دەگریتن و منجارێکی دیکەش لێرەوە کە بەرنامەکەی ئێوە سەربازی وونە دەستخۆشیتان لێ دەکەم لە خستنە ڕووی ئەو سەربازە وونانەی کە بەردەوام ئەو خزمەتە پێشکەش دەکەن من هەروەها تاکید لەسەرەوە دەکەمەوە دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتیەکان و خانەکە بەڕێوەبەری خانە و چاودێرانی کۆمەڵایەتی و هەموو کە ئەو کارمەندانەی کە لێرە کار دەکەن کارەکانیان ستایش دەکەین و بە تەقدیرەوە تێی دەڕوانین. دەستخۆش کاگەلا بەڕێزانەوە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کوردستان 24 کە بە بەردەوامی ئەو کەسانە بەسەر دەکاتەوە وەکو سەربازێکی ون لە خزمەتی چین و توێژەکاندانە ئەو دیارە ئەو ئەڵلقەیەشیان تەرخان کردیە بە خانەی نەوجەوانان کە بە تایبەتی لەو بەشەی
منداڵی لە یەک ڕۆژی تا چارساری لە خۆ دەگریتن ژینە خوانجەنا بدۆکو بەڕێوەبەر لە جیاتی هەموو کارمەندەکان پیرۆزە سەرکەوتوو بن و تەمەند درێژ بن پیرۆزە بۆ